سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە میوانەکەی ئەمڕۆم کەسێکی زێدە ئازیز و شیرین کەسێک کە ڕۆژانێک خەندەیە خستە سەر لێوی بینەران لە بارودۆخێکی زۆر گران و ناهەموارە بووین بەڵام ئەو هەر بە ئیشە جوانەکانی هەر بە ئەو بەرنامانی کە هەی بوو ئەیتوانی خەندە بکاتە سەر لێوانمان و بەردەوام بوو لە ساڵانێکی زۆر زۆرەوە هەتا ئێستا توانیوێتی ڕۆژ بە ڕۆژ ئیشی جوانتر و جوانترمان پێشکەشکات هونەرمەندی زۆر خۆشەویست ئەکتەری زۆر بەتوانە کاکسیروان جەمال کاکسیروان گیان بەخێر بێت و زۆر زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ تۆم لەگەڵیت زۆر سپاس من دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشی لێ بەرنامەکەتانەکەم میوانی شریکە هەرچەنگە من زۆر جار میوانی شریکە بووم بەس جاران بە قۆزی و بە خواردنەوە بەڵام من ئەو ئاوە ئەمجارە جێ هەموو شتێکی گرتووە یاڕەوی بەخێر بێیت و زۆر خۆشحاڵ بووین کە جەنابە بۆ پرۆژێک گەڕایتەوە سلێمانی و توانیمان ئێمەش میوانداریت بکەین کاکسیروان ئەکتەر و وێنەکێش و سینۆگرافەری شانۆ و هەندێک جاریش ئەنووسیت چۆن ئەم هەموو بەهرەیە توانیتە تیا سەرکەوتوو بیت لە هەمویان من ڕاستە لە 76ەوەی وردە و دە لە تیپی پێشەو نزیک بوومەوە پێشەوەی شانۆی کوردی ئیترە و تیپە فێریەوەی کردم کە عەشقم هەبێ بۆ ئەو شتانە هەمووەکو نواندن هەمووەکو سینۆگرافیا هەمووەکو ئێکسوار و تەنانەت زۆربەی کات مۆسیقاکەش هەر خۆم هەڵمەژات ئەویش ئەسووەرێ تەجیلاتی ئۆسکار ئەو بەڕێزە هاوکارمان بوو و بەڵام چاواری مەزن لە پشتمەوە بوو ئەو هەمیشە هەوڵیا شتەکان هەمووی باتە دەست منیشە تا بۆم کرابێ و ئەو بینەرە ئازیزانی کە بەرەمەکانی تی پێشەویان دیبێ هەز بەوەکەن کە من چیم کردی بە لەو تیپا بەڵام خۆی ناسی خۆم بۆ تیپی پێشرە و ئەوە ئاواتم بوو بچم لە تیپی پێشرەوە گسک بەم و بەس ئەو تیپە وەرمگرێ ئەوە بوو لە کاک جەبار معروفا ڕێزمێبووی چین بیدایە بە دەگستگان دەستمان پێکرد دوایی بووم بە کە چوومە دەرەوە بۆ هۆڵندا بەڕێوەری هونەری تیپی پێشرە بووم لە شانۆ شایەکەم جار کە ئەچیتە پەیمانگا لێەوە دەست پێەکەیت مەسرحیت تاگیر بۆ شوێنی کە خەونەکە تێنیتە بەڵام لالۆڤانیا تایبەت بوو ئەوی نووسینی چیخۆف و وەرجێڕانی شێواری مەزن و لەگەڵ دەرهێنانی مامەس ئەحمەد سالار بوو من سەیرمە کرد کە ئەو دیکۆرە بۆ ئەو هینە زەحمەتە بۆ شانۆیەکە بەلادەری کە دیکۆر شتێکی بۆ کردو ئێتوت مامەسا کاک ئەحمەد من ڕێگەمەی من دیکۆری دەستکاری ئەم دیکۆرە بکەم تی چیەکەی بۆ نمونە پەنجەرەکانی زۆر جار باسم کردو لە چاوپێکوتنە پەنجەرەکانی هەستمە کرد ڕووسی نییە مەسلاکی واقعی بوو و مێزە هەموو شتە حتا کاخەڵەکەی بە فەلین دروستم کرد ئەیتوتی باشە بڕۆ ئادەیوتی خاڵە سیروان لە پێوتم خاڵە سیروان کا عوسمانی جوای پێوتم یادی بەکرد ئیتر ئەو شەو مامەوە تابانی تا هەموویم کرد یەنام بوتڵی مەشروب تەلەکەم تێ ئاڵانەوە ئەم قرتان و دوایی مشەبەکەکەم لێ دروست کرد ئیتر وردە هەموو نەخشی سینۆگرافیاکەوانە ئیتر بوو بە دەرگایەکی باش بۆ من بۆ لە تیپی پێشڕەوە کاکسیروان چۆن ئەم دوو پیشەیە لە تۆیە ڕەنگانەوەی هەبوو چۆن عاشقی هەرتوانیت هەردووکیان بیشکۆگت عاشق نەبی ناتوانانی ئەوەی کە ئێستا خۆت باسیەکەیت ئەو دیکۆرە دروست من پێشی بچمە ژیانی مەسرح شانەوە یا شانی ژیانی نواندن من نەحات بووم نەحتی بارزمە کرد مناڵ بووم قاچم سوتا بوو کتری لە زستانە کترێکە کەوت هەڵم مایەوە ئالادێنگە مەڵایەوە هاتە کەوتە خۆشم لایەکم سوتا ئیتر بیرمە باوم قوڕی سەناعی بۆی نامەوە ڕۆحی شاد بێت و لە ژیانە نەمەوە ئیتر لەگەڵ مردووی هەموو لایەکە لە دیوارێکم لاوە بوو ئەوتە ماڵمان سابونکەران بوو لەسەر دیوارەکە چەک و مەجموعەیەشتن دروست دەکرد بە قوڕی سەناعی ڕسمەکەشی تا ئەم ئاخرێ مابوو ئیترەوە بوو بە دەرگایەک وردە بە ئیشی نەحتی بارز عاشقی بووم حتا بە ستایلێک ئیشمە کرد ئەو ستایلە لە کوردستانە تازە بوو چۆن من ڕەنگەکانم خۆم تەحزیرەکە بە قوڕەکە و لە هەوڵنداشەوە گەرکا دەبوو باسیەکەین لەوێژی تر بەوە دەستم پێ کرد و تابلۆکانی ڕامپڕاند لەوێ ئەم کرد ئیترەوە وردە وای لێ کرد کە من هەستمە کرد بە تەنیا نواندن نانی من لە ئیشەکانی کەشا لە شانواتوانم وەکو سینۆگرافیا وەکو ئەوە ئێتە خۆشبەختانە تاکو ئاحای کوڕنوش منی خزمەتێتی پێشڕەوم کردووە حتا ئاحای کوڕنوو دیکۆری نەبوو
شێک مامۆ تا بەیانی دیکۆرەکەم تەواو کرد هیچێک لەو دیکۆرانی کە فەخری پێوەکەم هەروە بۆ ئێمەش بیرما و کاتێک هاتم بۆ سەری ئەحیکە ڕۆناڵ بووم هەم دیکۆرەکە هەم شانۆگەریەکە زۆر سیر بوو بەرکەوتنی بەرامبەر بینەر نواندنەکەی سینۆگرافیاکەی بە هەمان شێوە ئێستا کە تۆ باسیەکەی ئەڵێ مەسەلەن بە قورسی ئەو شتانە هاتۆتە دەست و ئەمانە سەیرە لای من لەبەرەوەی ئەوەی کە من بینی و ما هەستم کردووە ئاسان بووە بەڵام کاوسماوتی ناتوان ناکرێ مەبانی عەرزەوتم تۆ بڕۆ بەس کارتۆنم بۆ بێنن ئیتر وا لە خۆش بۆ ئارامی حەمە پشکۆل و کۆمەڵی برادر چوون لە بەری سەرا لای بزەتی گەورە کارتۆنەکانیان هێنا ئەو شەو نەنووسم تا سینۆگرافیەکەم تەواو کرد بەڵام ئەوەی کە گرنگە عشقێکی سەیرە بوو لە وەختا بەڵام من قەدرێکی گەورەم لە خۆم کردو بەڕاستی لێم ئێستا من لە هۆڵەندا خۆم ئیشم سینۆگرافیا و تەمسیلە ئەگەر تەمسیل بکەم ئەڵەن سینۆگرافەکە لە مدەی چەند تەواوکەی نابێت هەسی کار لەسەر تەمسیلەکە بۆی تۆ بەس خەیاڵە لای تەمسیلەکە بێ بەڵام تەنسیقەکەین ئەوانیشم ڕاهێناوە توانم هەردووشی بکەم بەڵام ئەو خۆی هەر قەدرێکە لە نواندنەکە بۆی هیلاک نەوی تو هەموو ژیانێ لای نواندنەکە زۆر قورسەکاری نواندن بکەیت و لەگەڵیشە کارێکی ترکێ پێکشۆ لە درامای غوربەتە ئەو زەمانە پێداویستیەکانی پرۆدەکشنێک زۆر زۆرکەم بوو هەم لە لایتین هەم لە کامێرا هەم لە پێداویستەکانی سینۆگرافیا بیرمە هەمومان بە کۆی گشتی ئەوزام 10 کەسە بووین پشتی کامێرا جەنابە سینۆگرافیا و ئەکتەر من یاریدەدەری دەرهێنەر و ئەکتەر شتەکان ئاوا دابەشمان کردبوو پێکەوە بەرهەمێکمان هێنا کە سێر تەکرد هەست نەئەکرد ئەمە درامایە بە 10 کەس هاتوتە بەرهەم لە پشتی کامێرا بەنانەت هەربەیەکی شەوون لە خانەکەی حاجی ئاغا بازاڕەکە هەستمە کرد ئەم دەڕابانە هیچی ئەو سەردەمە نییە من داوای تەختەکانم کرد بە شەوێک دەرگاکانیشم تەواو کرد دەرگاکانی کە ئاوا داخرێ بەڵێ ینی دایمە من چریکەخان کە لە ئیشەکە ئیژەکەم بەس بە تەنیا خەیاڵم لای تەمسیل نییە ینی وەڕاهاتوم حەزەکەم هیچ نقصانی لە هیچ شتێکانە بێت لە سینۆگرافیا لە ئەکسواراتە لەوە لەبەرەوە خۆ ئیشەکانی شایە تایزە بۆ نمونە شالیر و کۆشکوانە هەمووی دیکۆریش و سینۆگرافیاش خۆم کردومە و خۆشبەختانە ئێستاش لەسەر وەڕاتم خۆشبەختانە بیرمەجارێکشان ئاوا هاتی لە غوربەتە واتی تە چریکە یەک گوڵی سوورە هەم باسی زەمانی گوڵێکی سوورە وتە چرە ئەم گوڵە سوورە خراپە بێتەوە چونکە دەموچاوتە کوژێتە تەرکیزەکە ئەژێتە لای ئەوە ئەم دەم ناقەشەکرا لە لامان برد باشتە پێ دوایە ئەگەر تیپی پێشڕۆ نەبووە چی لە شانۆی کوردیە کەم ئەبۆیە یا چۆن توانیوێتی ئیزافەیە بکات بۆ سەر شانۆی کوردی تیپی پێشڕۆی شانۆی کوردی هەمیشە هەل لە شەخماخە و لا نەوازان و حتا لە ڕەجەبووی پیاوەخۆرانە کە باسی شکستی 74 کرد زۆر زەق بوو تایە هەموو ئیشانە دایمە پێشڕە و لە سەردەمی خۆیان ئیشی لەسەرەوە کردووە کە چۆن ئاگای لە گوزەرانی خەڵک بێت ئاگای لەوە بێت کە میلەتەکەی لە چی ئەوێت ئێستا بۆ نمونە کاتی خۆی کە زمانی ڕژیمی بە ئەس بڕوانێتەوە خەڵکیانە بەر بە زۆر بۆ ئەسکەری ئێمە ڕژبگیریانە کرد ئێمە هینمان کرد گەڕان بە دوای دەزیرانە کە ئیشێکی سڵینی بوو ئەوژە سینۆگرافیا شتەکەی جلوبەریشی خۆم کرد بووم وای لێ هاتبوو چۆنەڵی خەڵک تێئەگەیشت کە ئەمە عیلاقەی بۆ ڕژبگیریەوە هەیە هینێ بوو پاشایە بوو ئەویست ئەوەی کچ بە کچی نەمێنێتەوە هەمووی شوو بکە ئیتر وای لێ هاتبوو گەڕان بە زۆر کوڕیانە برد هین بکەن کزمارە بکەن منیش زۆر ناژەن بووم لەگەڵیانە لەگەڵ ئاوا بڵاوم هەیە بووی مەقسەم چی ینی من هەمیشە پێشڕە و لەگەڵ هینا بووە ینی لەگەڵ کۆمەلگا بۆ چکە بۆ بەڕاستی شانۆ کاری گەوری شانۆ ئەوەیە کە تۆ چۆن پەیامە ئینسانەکان لەو ڕۆژانە ئەگەیەنی و چۆن جمهور وای لێ بکەی کە جمهور متابعە بکانی بڕوا بێمەتی پێشڕە وەختە ئەو ئیشانەمان کردووە هەر بۆ نمونە خەجوسیامەتمان کردووە خەڵک لە عەرزەکە ئاها دەوی دوای ئەمە چیەکەن ینی جمهور لە وەختە زۆر تینوو بوون تینووەقژی ئەوە نییە بە تەنیا کە مەسەلی فەنی معارەزە ئەوە بێن نە فەنیشی تیاوە هونەریشی تیاوەی زلالۆڤانیا زەلکاو ینی وشانە هەمووی هەم هونەر بوو هەم ئەوە بوو ڕاستەکەی پێش ڕاپەڕین ئێوە بەردەوام ڕخنەتان شانۆگەرەکان ڕخنە بوو لە بەعس یا ڕخنە بۆ لە هەر شتێک دوای ڕاپەڕینیش
ئێوە کە کەشکۆڵتان هەبوو ڕەخنەبوو جارێکی تر لە دەسەڵات و لە شێوازی بەرەوبردننی ئەو ژیانە قورسی کە ئەو سەردەمەتیای بوو. بەڕای تۆ هونەرمەند ئەبێ پەیامی هەبێت لەگەڵ ڕۆژگارەکانی کە کۆمەڵگاکەی تێکەوێت. چێوار شتێکی زۆر جوانیە بوو لە ئاهای کوڕنەوە. هەڵێ گەر هونەرمەند توانای گۆڕینی واقعەکەی نەبێت بێ شایەتێکی ڕازگۆ و ڕاستەقینی سەردەمەکەی خۆی بێت. ئێمە شایەتیمان ناوە بڕواوی سەب ئازەمە سو لە بینیم لە بازار یا لە مناسبەت و تەعزیەکە یەکسەر مەشتەکەین بیرەکەوێت کە خۆی بۆمان تۆمار کردو و بە حیاتی نەرسەڕێتەوە. ئەنی من لە ژیانیشان ئەمێن من ڕۆژێکە بێ خەڵکانێک شتێک بەجێڵم کەم بە شەدانە ساحێبەکانیان کێیە ئێمە سەرکردن باس سەرکردەمان کردوانی باسی گەورەترین کەسمان کردو کە ئەم وڵاتی بردۆ بەڕێەوە و حیزب بۆ ناکرا ئێمە بێدەنگ بینەوەی کە ئەو هەموو بە ئەو ئازادی کە دروست بوو بەمی خوێنی شەید و هەمووی معاناتی خەڵک و هەمووی هێژمەکە چەند هیلاک بوو ئەوە خەڵکیشی لاک بوو لەگەڵ نظامانی لەبەرەوە ئێمە هەوڵمانەیە ئەو شتانە بکەین بۆی نەمێنێت زوربەشی نامانی بۆ نمونە تاڵانکردنی ئاسار شوێنەوار بڕوا بێ ئێمە لێرە و مامۆستا جەمال ڕێزم هەیە بۆی مامۆستا جەمال عەبدول تەلەفۆنی بۆ کردن توی بڕە فریاکەون ڕانیان تاڵان کرد چوین منتیقی ڕانیە چوین لێرەوە ئێمە کەی سیلاح شتیوە کەسمان سیلاحمان بەکارنێناوە ئەچوین دیفاعمان لە گردێکە کرد زۆر شوێن خەڵکمان کەشف کردووە برای سەرکردەی گەوری ئەم وڵاتە بووە تاژر بۆ لە بینی هینانی ویان لێ کردوونێتەوە وڵاتە ینی ئەوەی توانی بێتمان شتمان کردووە ئیتر بێجگە لەدا جاران شۆڤڵە فڕی کەچی ئێستا بڕوسێری کە تەنکەرە فڕێ لەبەرەوە ئێمە ئیشی خۆمان کردووە و ئێستش کە خەڵکە بینم کە باسی کەشکۆڵەکەن و کە باسی دەستخۆشی لە هەموو برادەرەمانەکەن من ڕۆحی ئەو برادەرانەمان شاد بێ کە لە ژیانانەمامن و تەمەند درێژی بۆ ئەوانی کەشکە لە ژیانان لەبەرەوە زۆر مرتاحە بم بەڵام کەشکۆڵ بۆ زەمەنی خۆی زۆر زەرور بوو زۆر ئیتر چۆنڵی ئێستش بەشی مناڵی تیا بوو بەشی هونەری تیا بوو بەشی کللتوری تیا و شتەکانی فەندی پێشینان وانە لەبەر من هەوڵم مابوو هەموو شتەکانی تیاابێ بۆی کەس بێ بەش نەبێ لی چۆن دروست بوو کەشکۆڵ خۆی لە ئەساسەوە ینی لە بدایەت کە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دروست بوو هەر لە ئەساسەوە و دایمەی لەمە سەرتەشی بەمەوە مامۆستا چێوار و کاکەمال وتیان ئەو برادرە تەلەڤیزیۆنەکات کاک عەباسی ڤیدیۆ ڕێزم هەیە بووی وتێتوان یارمەتیمان بن تێبی بێژەوە یەکسەر قەرارمان وتم لە پێشەم کەسێک یارمەتیتانێم ڕاستە پێشمەگاتیم نەکردەوە بەڵام ئەمە وەکو پێشمەگاتی وایە هێشتا ڕێژەم سلەیمانیا بوو ئێمە بەدزیەوە چوون بۆ سەرتەک دوایی کە پەخشیش کرا گەلی کوردستان لە قالاوا بوو کوێ بوو بەدزیەوە پەخشەکراوە حتا مەڵبەند نێزیانی لێکی وایە بەڵام کە یەکەم ساڵ کە سیرم کرد ئەم تەلەڤیزیۆنە نابێ بێ بەرنامە بێت ئەو لەگە مامۆستا هەڵگورت هەر لە سەرەتاوە ئارشیفەکەی یا بوو بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان قەت باسی ناکەن مامۆستا هەڵگورت یادی بەخێر لێرەوە قەت لە بیر ناچێ مامۆستا هەڵگورت فلیمی بە کەس نایە کە منە چوم بە عەلاگەی یامێ ئیتر تەلەڤیزیۆنی فلیمی شەوانە هەمووی مامۆستا هەڵگورت بوو ڕۆژان وتی وت مامۆستا هەڵگورت هەردووکمان گەیشتینە ئەوەی ئەبێ بەرنامەیەکە بێ ناکرێمە هەربین شتی سیاسی و شتی ڕۆژ و ئەوانە اتفاقمان کرد لەسەر کەشکۆڵ لەبەری هەموو شتێک گرێتە خۆی بەرنامەیەکێ لە ئەڵمانیا بە تایبەتی لە ئەمریکا ئەوەی شتی هین مفاجئی کامێرە فشانەیە بۆ نمونە هیچ دانیشتۆ بەکرێ بە پشتایە بەڵێ کە ماسیە خواردنیا بە مراویەک شت زۆر لەواتە ئیتر ئەمان باستەوە بە زروفەکەوانی بۆ نمونە ئەماوت ئێمە گەورەکانمان هیچ نیان بۆ میلەتە بەڵامەوەتان ماسیەک خواردنیا بە مراویەک ئەوە ئەساسەکەی بوو بەڵام لێرەوە من سپاسی ئازا بەردوجیەکەم لە ئەوڵ ئەبێکەوە ئامادەمانە کرد و مامۆستا جەمال ئەلغەمباری شاعریش لە پشتمانەوە بوو ئەویش هەر هاوکارمان بوو چێواری زارجار هاوکارمان بوو ئیتر وردە وردە کاگازە نەیتوانی من خۆم ئامادەکەر و پێشکەشکەر و دەرێنەری بەنامەی کەشکۆڵ بووم ئیتر وای لێ هات کەشکۆڵ هەستمە کرد ئەبێ تەمسیلی تیابێ ئیتر یەکەم مەشەدیشان ئەوەیە هەموو کارە باسم کردووە کاک مستەفا هینە گەبات بۆ لای دکتۆرێک دکتۆرەکەش غەفورین بوو هەواڵ بەڕەحمە بێ هەواڵ زۆر ئازیز بوو بۆیە باڵێ مریشکەم نەخۆشە دوای مریشەکە نامێنێ کاک مستەفا لە کوا مریشەکە ئەڵێ بابە فڕی ئەڵێ بابە چۆن نەفڕێ لێ بڕۆ شۆڤڵە فڕێ ئەیتن ئەوجا ئێستت تەنکەرە فڕێ نەک شۆڤڵە فڕێ لەبەرەوە کەشکۆڵ زۆر تایبەت نەژە ینی کەشکۆڵی خەڵک بوو ڕاستە لە دەستگایکی حیزبیا بوو بەڵام بۆ تاریخ ێڵم کەشکۆڵ
هی خەڵی جەماوەر بوو بۆیە خوالی خۆشبووان چ کاک نەوشیروان چ مام جەلال کە پشتمان بوون یێرەوخانی ژیوای چابوونەوەی بۆ خوازم ئەوان ئەیوت و کەشکۆڵی ئێوەی ئێمە نییە لەگەڵی خەڵکایە بڕوا بێ ڕۆژە کەس پێی نەوتونەوە بکەن خۆمان ئەوەی بە خەیاڵمانە هاتووە زانیمانە ڕۆژانە خەڵکشتی بۆیە ناوین ئەنی من زۆر جاجێڕامەوە ڕۆژان کچێک بۆ تەلەڤیزیۆن کچێکی بڵی ئەو 22 ساڵە بوو وتیان چاوەڕێت دەکا ئەفۆ کاتی بەرنامەکە نەگرین وتم چییە وتی من باوکم قاچاق چییە بەیانی 4 پازەبا بۆ ڕانیە هینە بە سعات لێوەی قاچاقێنێ وتم ئێ وتی حەز ناکەم قاچاقچێتی بەم میلەتەوە بکرێ دەبڕۆ کڵاوەکەیم بۆ بێنە کڵاوەکەی بێنام ئەو مەشەدێکمان لەسەر کرد قاچاقەکە وەستا هەنی نەتوانێت تا دوایی وتی پێی وتی و چێ بەوانی وتووە ئەم قسەم چی ئێمە خەڵک پشتیوانمان بوو خەڵک هات خۆی مەشاکیل چۆنڵی ئەو تاڵانی و جەردانی کە کرا بەرامبەر خەڵک پێیوتین ئەوە ئەنی کچی مەسوول هاتوشتی بە ئێمە دوتی باوکم ئەوەکە لەبەرەوە کەشکۆڵ تایبەتمەندێکی خۆی هەبوو و ئەوەی کە پێم خۆشە تا ئێستا لە دڵی خەڵکاماوە و دەستخۆشی لە هەموو برادارەکانەکەم چوە کەشکۆڵی هەموومان بوو نەک بە تەنیایی من هەستێکی چۆنە کە تا ئێستاش خەڵک پێت ئەڵە سیروانی کەشکۆڵ وەڵاهی زۆرم پێخۆشە لەبەروی کەشکۆڵ سەرکەوتوو بووە ئینا سەرکەوتوو نەبووە ڕەنگە لەبەری فەقر بۆ ڕۆژانەوەکەم و بۆ بەرنامەیەکەم من هەمیشە دڵم ئێستاش جێگەرێت دڵی خەڵکاماوە چۆن بڕیارەیە سەفەرکێ بۆ ئەوروپا کاک سیروان وەڵاهی ئەوە پرسیارێکی قورسە چکە بۆ زۆر زەحمەتە کەسێک لەم وڵاتە مەشهور بێت نیوای هاتۆ من نەمەتوانی بچم بۆ بازار ئەمە خەڵکی مەشاکیل و خۆشی هەبوو بۆ بەرنامە و دەستخۆشی بەڵام تێگەیشتم کە ئەم مەسەلەی براکوژی و ئەو شتانە تەسیراتێکی زۆر گەورەی هەیە ئیتر منیش بەڕاستی وام لێ هات هەستم کرد ئێمە ئەو هەموو پەیام ئەگەێنین و ئەو وەزعەش بەڕاستی بۆی بەجێمێشت ئەجنا بڕوا بێت ئەوە سەبەبیشی گەورە بوو بەڵام خۆشبەختانە چریکەخان من کە ڕۆشتم دەست بەتاڵ نەڕۆشتم من چوم لە هۆڵەندا دەستم پێکردەوە ئەو شتێکە کە پێی مردە هەموو دوایەوە تا ئێستا ئێمە ساڵانە فیلمەکەم دراماکەم شانۆ لێوێنینەوە بەڵام هەر ئاواتمەوە تا بمێنم بێمە لێرە خزمەتی گەورم بەم وڵاتە بکەم و بەم نیشتیمانە بکەم هەرمێنیت و ژینە ئاسان نییە خەڵک بەجێهێشتن ئێمە چونە هەشدەیەکی کوردستانەوە حتا ئەمڕۆ لە چاوپێکەوتین کە باسم کرد چون بۆ شوێنێ تۆ بەسەرمانە تۆ بەتەقی لەو یادی واری خۆشوو بووکە کە بەرزانی خۆمانە قسەم کرد یعنی کە ئێمە ڕۆحیش ئاسوو دەبێت چون بۆ شوێنێ دانەژیرا بوو تاقەدەیە و لە کوردستانە زۆر دوورن هەموو دێکیان هاتن تەمسیل لە کەشکۆڵا بکەن بە کچ و بە ژن و لەوە تا ئەزمەی کچیش بوو یعنی ئیشەکە هی خەڵک بوو هەستێک کرد ئەم بەرنامەی خۆیەتی جامە زۆر فەخر بۆەوەکەم بەڕاستی کە ئەو بەرنامەیە هی خەڵک بوو زیاتر نەک بڵێنی دەستگایەکی حیزبی یا ئەوە بێت لەبارێکی زۆر قورسی ژیانی خەڵکا بوو بۆیە خەڵکەکە هەناسەیەکە بەستۆ پێ وانە ئەگەر ئێستا کەشکۆڵ دووبارە نمایشکرێتەوە ئەو معانات و ئەو قورسێکە لە ژیانە هەبووە لەو کاتە هەمان معاناتی ئێستاە وەڵا شریخان پیان وتوم با ناوی کەناڵەکان نەبم پیان وتوم چیشانەیە بۆم بکەن چیش دڵم بەڵام وتومە نە کەشکۆڵ و گوڵی کە وشک بۆ لە دیزانیەکایە هەر لە بەر چاوایە هەڵە خۆشەوێت هەر هەست بەو بۆنەیەکە لە بەرون کاری ناکەم خۆگەر کەشکۆڵ ڕۆژان بکەم ئەتوام لە کەشکۆڵ باشتریش بکەم بەس ئەمێ جارێ ئەوەی کە تا ئەم لە حەزەیە قەرارم مابێ حەز ناکەم ئەو بۆن و بەرامەی کەشکۆڵ ئەمە بەسم لەوێ ئەو چیرۆکانی کە باستان کردووە لەو کاتەیە هەمان چیرۆکن هەمان معاناتن کە ئێستا بەڵێ بێ کەشکۆڵ بێ 24 ساعاتە لە وەختە ئەم مەنگە کێشە و مەشاکیل و گەنگەڵی هەیە ئەبێ بیکەم بە 24 ساعات نەک هەفتەی 2 ساعات و 3 ساعات لەبەرەوە زەحمەتە ڕاستەکەدارم ئەم زۆر بەبەرەوەشی بڕوە ئینشەڵڵا بەگەڕێنەوە شوێنەی کە سەفەرە کرد بۆ ئەوروپا و لەوێش بە بەردەوام هونەرێک کردووە و بەشداروی لە ئیشەکانە کردووە ئیشکردن لەگەڵ کەسانێکە کە زمانەکەیان جیازە لە ئێمە و ژیانیان جیازە لەگەڵ ئێمەیان چۆنە من پێشم شتێمەوێ شتێک بڵم پێش ئەوە من ئەسکەر بووم لە ڕوومادی وەڕەنگە برادەرەکانی گویان لێبێت ئێمە سنووری ئیشەکمان بارە کرد ئەو شتە زلانە لە بەخاتیەوەی ئاواتمەوە بە ڕۆژە بچمە بۆتی بێژرە و دەست پێ بکەمەوە ینی ئاواتمەوە بوو
هەموو شتێکیشم بۆ ئەوە کرد بەڵام کە چوون بۆ هۆڵنداش بۆ ڕۆحەوە ئیشمە کرد ئەمیست چۆن خۆم جێی خۆم بکەمەوە لە وڵات سۆ لێ ئەوان بمانوێ نەمانوێ پێیان ناخۆشە قژڕەشێک بێت لەو مەجای فەننا جێی خۆی بکاتەوە بەڵام سەرەتا بە تابلۆکانی ڕامبەران دەستم پێ کرد زۆر قورس بوون نیشان لەوحەکان دایک بوو بەوە دەستم پێ کرد بەو نەحتە باریزە بڵێن بەرجەستەیە بەبێ ڕەنگ بەکاربێنم کوڕەکان خۆم تازیرمە کرد ئیتر کە بەوە دەستم پێ کرد بە ئەندامی نەقابەی فەنانی هۆڵندی وەرگیرام حتا چەند جارێ باسم کردووە ئەو کەسەی کە هات بۆ ماڵی ئێمە دکتۆری بوو تشکیلی بوو ناقیدیش بوو هات تەقیمی من بکا وەرم بگرن یا وەرم نەگرن لەوحەکەی ڕامبەران لەبەردەستیا بوو وتی یارمەتیە قاوەیەکم بۆ بێنن قەیسێک وڵات چووم سینم کرد بە کەوچێکی کرد بەدەستەوە ئاوایشی لە لەوحەکە کرد برینداری کرد هاتم وتم بۆ چییە وتی وەڵا دەمن داوای لێبوون نەکەم تۆ تاوانێکی گەورەی کردووە وتی داوای لێبوون نەکەم هەراوە بە کەوچەکەی خۆی چاکم کردەوە یعنی ئەوە وردە وردە ئەو تیپێکی ئیشیان لەگەڵەکەم درەنگ یەکێکە لە تیپە چالاکانی هۆڵندا و ئەوروپاش درەنگ تیاتەر لە بۆنەیەکە بڵێن هین بوو کۆڕ بوو لە بۆنەکە کاک شەماڵ و کاکامەران کە جیعیان کردم لەوحەکانیان شاندم شانممان وت ئێمە تۆ چی کردووە من بەڕاستەوە ڕەنگی تیانێوتم توی تۆ توانی سینۆگرافیامان بۆ بکەن چۆن لە کەنیسەیەکی گەورە عەرزێکیان هەبوو مشکلەی وانە بوو پەنجەرەکان ڕەنگا و ڕەنگە چۆن چاکی کەن ئێتر من بە سەلیقەی خۆم بە شێوێک هەموویم بۆ چاکردن ئێتوتیان تۆ بێ سینۆگرافیا بکەی دوایی باوکمان کرد بە ستێڵتەکەوە دەرگا دەرگامان کرد وتیانە بێت بەڵێ بۆ کوردستان و ئەڵەمانێمان گێڕا وتیانە بێت تۆ تەمسیلکەی وتم ئاخر زمان نازانم وتیان مامۆستایان بۆ گرتم 1 ساڵ کە چۆن بە هۆڵندی ئیدا بکەی چۆن ئێحسازەوەی سوودێکی گەڵمی ئیتر لە ڕۆژێکێکم لە ئەندامە چالاکانی ئەو تیپە و هەمووکو نواندن هەمووکو سینۆگرافیاشیان لەگەڵەکەم و مەساعیش مامە دەستێت 14 ساڵە بەردەوامە بەتەمان بهێنەوە بۆ ئێرە یاخود وەڵڵاهی بۆ ئێرە نایەت چکە ئەوان ئەکتەری تایە بە تەمەنە بڵێن ئەوانی ئەزانن وەزعیە منتیقیە چۆنە تۆزی ئەوان حەزەر لەو شتانە زۆر 14 ساڵە بەردەوامە کاکسیران ئەزانی چییە تۆ کە فەنێکی جات کە شتێکی پێشەش کرد هونەر بێت ئەم پەیام بێت لەبەرەوە ئەوان خۆیان ئیستیقبالی ئەو شتانەکەن لەبەرەوە وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ وەزارەتی بڵین کۆمەڵایەتی هۆڵندا سەبسیدی تەشخیص کردو هەموو شارەکانی هۆڵندا بیجێڕین بەڵام ئەکتەرەکان مەجالیان نییە فترە ئەیجێڕێت باسی پیربوونە کاکە دیاردەیەکی زۆر خراپە لە ئینسانە کە چۆن لە بیارد هاوسا چۆن بەڵام بە شێوەیەکی زۆر فەلسەفی و چۆن چەند جارێ باسم کردووە وەکێک لەو ئیشانەی وەکو بەس خۆشبەختانە 5 کاراکتەری ڕئیسیەی شیان منم کوردیش هەلە دلیلەکانیان لە جەریدان وسم کورد خۆشبەختانە توانیمان خۆشبەختانە و شانازیەکەین ئێمە بە ئیش و کارەکانتانەوە هەڵبەتە ئەم چەند ساڵی دوایی گەڕایتەوە بۆ کوردستان و بۆ بێجگە لەو درامانی کە پێشتر کردمان بۆ جارێکی تر بەو بینەرە گەنجەی کە تا ئێستا بەرنواندنی تۆ نەکەوتووە خۆشمان باشە زانین جیلێکە گۆڕێ و اینجا دیسانەوە هونەر جارێکی تر هەڵایەتەوە بۆ چەند فیلمێک گەڕایتەوە کوردستان کۆتا فیلم خۆشەویستی لە سەردەمی کۆرۆناکە لە ئێستا لە سینەماکان ئیشەکە چۆن بۆ میشە بەلاتەوە چۆن وەڵا سەرەتا کاکشوان سیناریۆ پەیوەندی پێ وکردم و سیناریۆکەی یامێ سیناریۆکەم خوێنەوە جا من زۆر جاڕەڵێم هەمیشە بێت تۆ کە ئیشێکی فەنی مەسرح بێت دەلاما بێ فلم بێ کە بۆ دێنە نەبێت تەسەووری بکەیت چی دەرەچێت لە سا هەفتاشی تەسەووری بکەیت چاکە من تەسەوور بووم فلیمە باز لە کۆمێدیای ڕژەکە زڤاردە کۆمێدیا هۆڵندیاڵێ و منیش لەگەڵ ئەو تیپا بەو ستایلە ئیژەکەین هەتا شتەکانی سپی شتەکانیش هەمووی لەسەر بەس کۆمێدیای هەتا ئێمە کۆمێدیای یەزدانی بڵێن ئەوەی دانتی ئەوەش بەو ستایلە کراوە لەبەرەوە هەستمەکە لەمە خزمەتی منەکە ئیشەکەش خزمەتەکان چکە ئەو کۆمێدیای ئەوە نییە کە ئێستا لەم وڵاتە گوزارێ کۆمێدیا خۆزانی باشترین ڕێگەیە بۆی پەیامی ئینسانی تیا بگەێنی بەڵام کۆمێدیایەک پڕ بێت لەوەی کە هونەری تیابێت چۆنڵی زمانی تیابێت قوڵ بێت دانیەوە بە تەنیاوە نەبێت شتەکانی شتاری شاپلی ئەوانەکە بازەکرێت دایمە لەبەر من هەستم کردم ئیشە خزمەتمانەکات و خزمەتی خۆشمەکە
ئێ خۆشبەختانە هاتمەوە و ئەوە تایسە پێشەشەکرێ و شکر جمهورێکی زۆر زۆر بەروڕوویەت من بەخێراتن و سپاسی جمهوریەکەم و هیوادارم کەس لی بێبەش نەبێت. هیوادارین ئێمەش. تۆ تا چەند ئەو تەسەوڕەی کە کردت ئەوە بوو کە دەرچوو، یعنی ئەوەی کە ئێستاوت پێشبینیەکەی بۆەوەی کە فیلمەکە چەند بێت؟ من چریکەخان لە ئەوڵەوە پێم وتی کە من لە ئیشەکە ناتوانم بەس بە تەنیا چاوام لە کاراکتەری ڕەنگە خۆش بزانیت لە ئیشەکانی غوربەت و ئەوانە دایمە حەزەکەم ینی کە لەبەری تیانە بێت. ینی خۆشبەختانە ئیشە بەوەی ئەوەی کە شوانی ویستوتی بیکا کردوەتی وەردەنگە تازە بێ بۆ خەڵک، بەڵام هیچ شتێکی شنێتوە لە ساسە، بەڵام وێتە ئەزمونێکی جوان و تازەیە و ئەمە ئەزمونیش ڕەنگە بێ ڕێگەیەک بووی ئەو دەرگایە بکرێتەوە ئیتر لەسەر مەسەلەی کۆمیدیای جات ئیش بکرێت. فیلمەکە باسی کارەساتی هینەکات کۆرۆنا ئاکات چۆن لە ئەوروپا هەزاران ژن و مێرجاون و لەسەر مەسەلەی چکۆ دایمە بایکۆم لە ماڵەوە دوایەوە ئەو کارەساتە و دنیا زربی دنیا یا فەوتی کرد باسی وەکات چۆن ڕۆژ ئەبەنە سەر، چۆن خۆشەویستی ئەبەنە سەر، چۆنێکی ژن بێنێ لەو فترەیە بە چۆن بە ئۆنلاین ژن بێنێ، چۆن مەسەلەی ئاژەڵ و ئێمە ڕەنگەم لە وڵاتە کەمتر لەم شوانە ڕاوچێکم بینی دەکەروێشکی دانابوو کوشت بووی بە تاپەڕێکەوە فەخریە کرد دا ئەوە لە هەج وڵاتە ئەجنەبیەک بیبینێ لەمە ئەم وڵاتە تەواو نین، ینی مەشاکیلی گەوری هینیان هەیە، ینی حساب بۆ بەشەر ناکەن چکە ئەوان هەرواشە ڕۆژە بێتڵانی کەمەوە دەکارەسات لە وڵاتەکە ڕوویە تر ینی با غەریب نەبێت کەمە ئیشمان لە بەشێک لە خەتی ئیشەکە مەسەلەی زیندەوەر پاراستنی زیندەوەران بێت، ینی ئەو شتێکە بە هەمومان بەڵێ بەزەی بێ. لەبەرەوە دوایەوەی کاشوان هاتووە چی کردووە خەتێکی مارکیزی هەڵبژاردووە الحوفی زەمن کۆلێرا کردوەتی بە زمانی ئیشەکە، ینی شت نییە لەسەرەوە ئیشی کردبێ هەموو شتێک خۆیەتی، بەڵام ئەو خەتەشی یا بەرجەستە کردووە بۆی زۆر باسی ناکەم بۆی هیوادارم بینەران بەدڵنیاییەوە. تۆ بە کۆی گشتی لەگەڵ ڕەخنەیە بیر و بۆچون و چۆنە و تا چەند وەڵامیتەوە؟ جا خان هیچ شتێ بەقەر ڕەخنە خۆش نییە، تۆ ڕەخنە بۆ گیرێکە تۆ لە ئیشێکی ترە ئیسفادە لەو قسانە بکەیت یا ئیسفادە لەو خاڵانە بکەیت، بەڵام من شتێکەڵم لێرە شتێک هەیە بووە بە کەلتور نی بەداخەوەی لێم من برادر هەبوو لەگەڵ یابووم چین بۆ شانۆگەری باوەشی کردووە بە دەرێنەرەکە و شڵپەشڵ چوار ماچی کردووە، بەڵام کە چوونێتە دەروە قسێکی کەی کردووە یا چۆ لەسەر فەیسبوک شتێکی کەی وتووە ئەوە زاهریشی خراپە، ینی من ئەوە بە بەتاڵی دانێم ئەینە تۆ بێت زۆر جەریانە ئەو ڕخنەیەت ئەگەر ڕخنەیەکی زانستیە بانیکە یا پێی بڵێ یا بانیکە پێی بڵێ و بڵاویشی بکەرەوە، بەڵام نەک بۆ ئەوە بێ کە تۆ زەرەر لەو بێ کە خەڵک بەرەو پیرەیەت لەبەرەوە شتە زۆر وازەحە لێرە بەداخەوە کات کەسەکان لەبەرەوە ناتوان ڕخنەکان بڵێن لەبەرەوەیەکی بەرامبەر دەرێنەرەکە یاخود ئەکتەرەکانە قبوڵی ناکەن یا پێی هەز نە بە دڵنیایەوە. من لە هۆڵندا کە شانۆگەریەکەکەین یا فەلمێک بکەین پێشەوە بانیانەکەن کۆمەڵێ مخریج و ئەکتەر و نووسەر بانگەکەن دوایەڵەن تێبینیتانە سەر ئیشەکە چییە دەرهێنەرەکە لیان وەرەگرێت هەر بەتەم خاوە خوارد نوشتووە دوای ئەکتەرەکان لێ بەیانی عەرزتان هەیە یا بەیانی عەرزەکرێت ئاگاتان نەبێ ئەم تێبینیانە چاکەن ئەوەی کە خۆی مقنیعە حتا مشتێک لێرە دەرێنەر زوربەی کە لە جەڵان پرۆڤە واڵێ ئەم ئیشەی تر عایدی وێ عایدی من نیە نەخێر لەوێ تا ئەخیر ڕۆژ ئەخیر سەعات دەڵێ من مەسوولم لە میشە ئەو تێبینیانە ئايات بەداخەوە لێرە بەداخەوە زۆر ئەو مەسەلە ڕخنەیە بۆ بە جیاوازانی وای تۆ بچی بۆ فیلمێکا بۆ شتێک دەکەس گوێ لێکدا لێت چۆن بۆ کۆر وەڵڵاهی مەچەند هەر هیچ نەبووە ئەوە خراپە تۆ بڵێ من ڕام لەسەری هەیە و ڕێی ڕەنگە خراپیش بە بەس ئێوە بچن با بزان ڕخنەکان چییە بەڵێ بزان ڕخنەکان چییە من دایمە شتێکی چیخۆڤ هێنمەوە هەتا لە دانیشەکەشە باسم کرد چیخۆڤ ئەو پیاومەزنە پێم وایە خەریکی بستانکەرز دەبێت باخی گیلاس پێڵێن ئەمڕۆ چی سەحافەی مۆسکۆ هەیە زەمی تۆی کردو زەمی ئیشەکەی کردووە ئەزانی وتیسی بەشەتێ و شانۆیی کە تا ئێستا بە شەرێت فەخری پێوەکە و قورستنی شانۆگەری و تا ئێستا حەسەن لەن کەمە بەیەکۆ قساکەین لە 1000 شانۆ عەرز کرێ ئەڵێ با قازەکان بخێڕێنن کە هیلاک بوون بێدەنگە بن ئەمە بۆ کێ بۆ ئەوەی کە بێ ئیشەکە بشکێنێ نەک بۆ ئەوەی کە نەقد وێجنا نەقد ڕقنە
ڕخنە زۆر پیرۆزە بەڵام بەداخەوە تا ئێمە تا ئێستا ڕخنەگرمان نییە یا زۆر کەمە یان ئەوەی ئێمە یەکتری ڕەفزکردنمان زۆربەی کەسەکانیش ڕێ بخوایانێن کە لەوانەیە لە شێوازی ڕخنەگرتن دەزانن ئەنووسن ڕخنە ئەگرن ئەتوانی دەردی تۆڵێ بڵێ من ئەم شتم من وام مەسەن فیلمێکە بینم کوردی بە ئەوروپی پێشێکڵام حەزم لە فیلمە نییە من حەزم لێ نییە لەوانێت جەنابە حەز لێ لەوانە کەسی کە گۆرانی بێژێکی بەدڵ بێتەوە بەدڵ نەبێ ئەمەیە وای کردووە کە کۆمەڵگا ئێستا تێکەڵاو بوو کەسەکان جیا ناکەیتەوە مەسەلەن تۆ بۆچوونی چۆن تۆ چییە لەوەی کە دەرهێنەرێکە بینیت ئیشێگەکات کارێکی هێواز لە ئەکتەرەکانێ ئەچێ کەسێکی ناسراوە هێنێ لە سوۆشیال میدیا کە هیچ پەیوەندێکی بەسەر نواندنەوە نییە تۆ ئەم جۆرە دەرهێنەرانە چۆن هەڵەسەنگێنی ینی نەسیحەتی تۆ بۆ ئەوان چیە بچوونی تۆ وەڵڵاهی نەسیحەتی خۆم بۆ ئەوانە ئەوەیە کە تۆ ئیشێکی هونەریەکەی ئەبێ خۆ بزانی چی کردووە ئەبێ بزانی چی کردووە ئەجینا تۆ ئەوە بکەی کە تۆ چاوەڕێ ڕخنەکەی نابێت بێ ڕخنە هەبێ بەڵام مێ ڕخنێکی دروستکرد بێ نەک ڕوخێنەر من یەک نمونەیەنمەوە لەم ئیشەی ئێمە ئسحاب بەکار هاتۆ پشیلیان پێهێناوە و بڵین لەگەڵ بەشەرەکانە زەلامیوتی بانی چۆن ئەبێ بە ئسحاب پشیلێ بێ باشە من فیلمی ئەمریکی هەیە فیلمی هۆلیوود هەیە کە جایزەی ئۆسکاریش هێناوە چەند جایزەیەک بەڵام پشیلەکەی ناشتووە قڕی چاڵێکەوە چاڵێکەوە و گوڵێکی قسۆدە سەر ئەو واتە سەوری هەیە ئەوە خزمەتی کردووە بەزەی بۆ هەیە ئیتر ینی بۆ ئێمە نەتوانین باسیەوە بکەین کە زیندەوەر پارێزین ئەنی بۆ نەکرێ من تێرێگەنە من ماڵەوە دایانێم تەمەتوعی لەگەڵاکەم بەڵام بۆم نەبێ ماچی بکەم نابێ ماچیکەیت لەبەرەوە ئەبێ فێربین بەڕاستی ئیشەڵڵا ئەگەین ئەو ڕۆژێک ئیشەڵڵا ئەوە من بەقسەم چی ینی کە تۆ ئیشێکەکەی تۆزێ ئەزمونێکی تازە بێت ئەبێت چاوەڕێ ئەوەش بکەی کە ئەوە بێت بەڵام گرنگەوەی ئینسان کۆڵ نەیە و ئایندە ئەزانرێک بەستەکەی من لەوە ئەوە بوو بۆچوونی تۆ چێ لەگەڵەوەی ئەو دەرهێنەرانە کەسی ناسراوە هێنن وەک لەوەی کەسی ئەکتەر یعنی کەسێک لە ناو سوشیال میدیا دەرکەوتووە ئەڵێ لەبەروی مارکێتینی پێوە بکەم ئەم کەسە بەکارێنێت لە ئیشەکەیە بۆچوونی تۆ ئەم وەڵڵاهی نمونە زۆرە حەز ناکەم بە ناو قسەکەم بەڵام من حەزم بەوە نیە بەڕاستی حەزم بەوە نیە چکە تۆ ئەڵەی فلم تۆ علمی سینەما تەقدیمەکەی تۆ علمی سینەما بەوە نەبێ کەسێ من لەبەروی مەشهورم بێم ڕۆڵ لە ئیشەکە ببینم بۆی جمهور ڕاکێشم نەخێر تۆ وەرە ئەکتەرێکی باش بێنە بۆی کاراکتەرێکی باش دروستکە و خزمەتی ئیشەکە بکە چکۆ بۆ مێژووی حرەکە فەنیەکەی ئێمەش خراپانی بۆ سینەما ڕەنگە ئەو تەجروبانە کرابێت بەڵام ڕۆژێکە بێدان هەزمی ناکات نەخێر چێژی لێ نابێنێ بزە بە دوایە ئیتربان نمونە نینەوە بەڵام بڕوا بێت ئەو باش نییە ڕاستەکەی یاکسیران تۆزێک دوورکەینەوە لەو باسوشتانە شەڕێ بنێمەوە باشە تا ئێستا چەند جار عاشق بوویت وەڵای قسێکی وەڵای یەکجار هەر کێستان خانە لێرەوە ڕێز و خۆشەویستیمانی بۆ کێستان لێرەوە چاوی ماجەکەم وەڵڵا هەر ئەوە بۆ ئێتە دەزانی من زۆر ملتەزی من بە ژیانەوە من بە فەخرەوەی لێم لە تیڤی پێشڕەوا بووم من فەتەی مەڕایەکی خۆم نەدیوە ئەو هەموو خوشکازیزە تەمسی لەگەڵاکردنی ڕەنگی سە جوان لێم بێت لە 76ەوە هەر خوشتێ تەمسیلی کرد بێت خوا بەزیابێ یەک نقطەم لەسەر نییە من بەڵام ئیتر کە کەوتمەتە ئەو مەسەلی کوێستانە و ئیتر لەخوا بەزیابێت تا ئێستا کێشەمان نییە لە ساڵی چەند زەواجتان کرد کاکسیران 1992 بوو هەرڵڵا ئەنی هێشتا چۆنڵی ئینتیفازەکە نەبوو پێش ئینتیفازەکە بەڵێ بەڵێ تەسەوەر کە پێش ئینتیفازەکە و ڕەوەکە بوو ماڵی باوکم و هەموو ڕۆشتن من نەمەتوانی بڕۆم چۆنی بە کوێستان بەجێ بەڵم وڵا چونکەجی سێرەکەم ئەو ڕۆشت بوو لەگە ماڵی باوکیوانە ڕۆشت بوو ئیتر خۆم فلیمەکانی پێشڕۆ ملیان بەشان مە شاق بە شاگێڕاومە و دوای تەسلیمی خواری خۆش بوو چێواری مەزنم کردەوە فڵی خۆش بێت خاوەنی دوو کوڕ بوویت بەڵام پێم خۆشە لێرەوە ئەو ئاماژە بۆ شتە بکەم کە یەکێک لە کوڕەکانی کاکسیران کۆچی دوایی کردووە تۆ چۆن نەسیحەتی ئەو باوکانەکەی کە زاڵم بەسەر کۆسپەکانیانە وڵات چریکیجیان من هەموو لە حەزەیەک ئیسە لەگەڵ توا دانیشتم کە مقابلەمەکەی ئەو مناڵە لە دڵمایە و ئاگام لێتێنی لایەکم ئەوە بە دڵ نایڵێم کاریگەریشی زۆر لەسەر دروست کردووە
ینی من وام لاتۆ برادەرەکانم برادەر لە کاکەیتر ژیان وایە لە بیری بچێتەوە ئەوە من زۆرم پێ ناخۆشەوە دایم مەڵم تۆ خوایە زەلامی قۆڵی لێکرابێت تۆ پێی بڵی کوڕی گوێی مێریەوە ئەو خوێنەیەت نامێنێ و نییەشتیوە بەڵام ئەوەیە ئەبێت توی نیوەی خۆ تەرخانکی بۆ ژیانی خۆت تر ژیانە هونەر بێ دەبێتڕێکی تریشە هەیە بەڵێ ڕاستە ئەوە هۆڵندەکانی جوان پێڵن بەڵام هەر کەس شوێنی خۆی ینی بەڵام ئەوەی ڕەنگە ئەو مناڵش ئستا من دایمەکە ئیشێکەکەم یەکەم ڕۆژی ڕیکۆردم لە فیلمی خۆشەویستی لە زمانی کۆرۆنا پێ شەشم گوتۆ بە ڕۆحی مناڵە قوربانم ینی ئێستا ژەزانم ئەو چەند خەمی هەبووە کە من دایم پێیوتمەوی باب من لە زمانە چی دەیە بۆ دەکەم پشتە دەگرم ئەوە بکەم نابێ واز بێنی تۆ مەقسەمشی ینی قسەی من ئەوەیە کە ئینسان بە جەرجی ئەڕوا لەو دڵەیە داینێت لە مێشک و جەستەیە داینێت بەس قەت نابێت لە بیری بچێتەوە بەڵام ناژبێ ژیانی خۆی والێ بکە کە تەسیر کاتە لەسەر ژیانی و گوزەلانی و مناڵەکەشی بڵێ بە دڵنیاییەوە بەڵنیایە زۆر بەداخەوە ڕۆحی ئاسوودە بێت من هەموو لەحزەیە لە خەیاڵمایە لەحزەیە چکە هەموو کەسانی لە هۆڵندا نەزانن من چیم لە کیسوە ڕۆحی شاد بێخوا و ئێمە شەرۆ کاتە ئاگادار بووین کە تۆ چۆن قورسایەکانت تێپەڕان و گەشتیت بەوەی کە بەڵە ژیان بەردەوامە و بەڵام ناکرا من خەت بەسەر هەموو شتێکمان بێنم نەمەتوانی چکە هەستمە کرد ئێستا ئەگەر وابێ کە من قسە لەگەڵ ئەو مناڵا بکەم یا لە خەوێکی پێوینم ڕەنگە پێم بڵێ بابە تۆ ناتوانانی نابێ وازبێنی ئەبێ بژیت ئەبێ ئیشی فەنیش بکەیت و پیشەکەش دەوەیە کاکسی تۆ پیشەیەکی تر نازانی تا بتوانانی بڵێ لەو پیشە بە تۆ مەسەلەن جاری وا هەیە بینەرە بینی گلەی لە هونەرمەندێکەکە ئەڵە خۆ مەسەلەن کەسێک دایکی ئەمرێ باوکی ئەمرێ دوای فترێک ئیشەکاتەوە ئەڵە خۆ بە ناکرێت مەسەلەن دکتۆرێک پێی بڵێ تۆ باوکە مردو عینی دوایەوە دەستەکەی تۆ بەئیش تۆ پیشەکە و ئەوەیە من هەموو ڕۆژێ لەگەڵ ماڵەوە ڕۆژە ناڕۆژی بێ بچم بەلای مەزاری و مناڵە ناتوانم ینی ئەوە شتێکە هەرچەند هۆڵندەکان پێم مەڵێن تۆ نابێ ناتوانم کاکە ناتوانم من ئەبێ ڕۆژنەکەی ئەبێت چکە من هەست دەکەم ئەو پێویستی بە منە ئەو پێویستی بەوەشەکە من بەردەوام بم ئیتر کارێگەرێکی چەنە بەزڵی خۆمەزان تا چەند ئەمە ڕەنگانەوەی هەبووە بۆ سەرژیانە بۆ کارەکانە ئایا مەسەلەن چۆنەڵیت ئەمە وای کردووە کە چەند هەناوێک بیتە دواوە هەم دیزجارێکی تر پوشێکی تر بۆی بڕۆیتە پێشەوە یاخود ئەو مناڵە ڕۆژ تر من و تیپێکیشیان لەگەڵەکەم چۆن مەسەحیکشمان و 14 ساڵ بەردەوام بوو آخر جار پێیان وتم سیروان دوایی پێم وایە ساڵێ و ئەو ئیشە بەس تۆ بڵێ میکە نایکەین تۆ ئەو مناڵە پێویستی بە ڕۆح ئەگەر ئەو ڕۆحیانەتەی ڕۆحی پێویستی بەوەی کە تۆ بەردەوام بیت و ئیتر ئەو بوو خۆشبەختانە ئێستا باشترین ئەکتەری ئەو مەسرەحیم خۆشبەختانە بەڵام ئەوەیە من یەکی لەو شتانی کە کاک بەرزان ئەو هاوڕێ ئازیزەم ڕۆژ ئەو جەرگەی بوو زۆر بەرزان نەیتوانی بەرزان نەیتوانی ئەوە بکات کە بەشێکی ئەو نەی بڵێتەوە ماڵ مناڵی نەیتوانی ناحەقیشی نییە من قسەم بۆ ئەوە کرد ئەمە وا بکەین و بەڵام خۆم لە ناخەوە بەڵێ ڕۆحی ئاسوودە دەبێت لەبەرەوە من هەمیشە ئەیلێم خۆم سەیتەرە بەسەر خۆماکەم خۆم بە سەیتەرە بەسەر ئەوواکەم کە بژیم ئەجینا من ژیانێکی تەبیعیم نییە سریکەجیان ڕاستەکە ئێمەش هەست بەوە ئەکەین بە بەردەوام کە کارە لەگەڵا ئەکەین ئێستا لەگەڵ کۆمیدیا بینە چۆنە کۆمیدیا وەڵار حەزم لێتی بەڵام من سریگەخان یەکشتم هەیە هیوادارم ئەو بینارانە شایەتم بۆ بن من لە 76 تا ئێستا نەمیشتووە هیچ ڕۆڵێکم لە هیچ ڕێڵەکەم بچێت بەڵێ ئیشێکیش وەرەگرم ئەگەڕێم تەقیمی هەموو یەکەم بزانم چی بکەم لەوان نەچێت جگەکسرا قسەژەکەی دایم حەز بەوەیە کە کارکتەرەکە شتێکی هەبێت لە لەشیا لە جستەیە لە سوزانم لە نواندنەکەی ئەمە بۆچی وایە لای تۆ لەم ئیشی خۆمانە بۆ نمونە من یەک مانگ تەمرینم کردو بووی بتوانم کەسێکی کەم ئەندام بەرجەستە بکەم و هەم بە ئیدا و هەم بە شتەکانی کەش بەس هیوادارم لای بینەر مەقبول بێت لە سفرنۆشە شتێک لەسەر پشت بوو لەگەڵ شتێک لێرە تا بوو زۆربەی کاتەکە ئەوەنم کلینێکس خواردنا شتێک بووە مۆخەپۆزێکیانمە دروست کردەوەم
تۆزێک ئەمانە قورسیشە زۆر تا وڵی قورسە بەڵام ئەوە بین نەچێ من خۆم حەزم لە ڕۆڵی قورسە هەتا برادێکمانی ئێستا کیشی بە تەمای شانۆگەری بکەین بێکەوە لە دەروەیە کارکتەرێکی پێوتم بەزوتم هیواداری خوێنمەوتم بەس هیوادارم کارکتەرێکی ئاسان نەبێ چون حەز دەکەم قوڵبوونەوەی ئیحساس و سنعاتی تەمسیل و ئەو شتانە لە کارکتەری قورسا دروست لەو شوێنانەیە خۆت ئەبینیتەوە بەڵێ ینی هەست دەکەم ئەوە زیاتر هینمە دایسا هۆڵندەکانیش فێر بوون هەتا لە سینۆگرافیا دایمە من شتێکەکەم کە نەکرابێت بەڵێ باشە سیروان بۆ ئەم خۆم وا ڕاهاتم شتێ بکەم نەکراوێ خۆش بەتانە توانیم ئەوە بەرزێک لە ڕۆڵانەی کە زۆر من وەکو شانۆ کە دانیشتم بە دیاریەوە ئەوەی کە ئێستا جەنابی شەباسی کرد شانۆگەری ئەوەی کە قاچە تەختەکانت بەڵێ ستێلتەکە باوەڕم پێ بکە کە سێرمە کرد ئەجارە من لە قەلەقی ئەو نەکەوێت کاکسیروان نەسەرەوە یاشتێک بەس منە بە جوانی پێوەی ئاهاڕۆژی چەندێکیش بەرز بوو ئەو وڵا بەرز بوو وڵای بڵم چی خوا بەرز بڵێ بەڵام خۆشبەختانە کا کامەران کەوتی لێرەوە سڵاوم بێ بە کاکامانان ڕەوف وتی خاڵە سیروان تۆ بێ بە حەڤە ڕۆژ لە پێی بڕی وتم باشە ئێ من خۆم پێ ناگیرێ کارەبام حەوشەم کوژانەوە وتم چێستان دوامکەوە بردمێ دەرەوە دەی ئەوە بە چارێکی 20 داخەتەوە و سابتم کرد گەڕەکە بۆ بەیانی بە چێستانێت بەرێ شتێکی سی لە ماڵی ئەوە بوو دە پرجەرەکان سێنەکرد گەڕیان کرد بوو ئەمە لە هۆڵندا کە بانی و کاکەمەران وتم تەمرینی پێوەکەمتی چۆن تو ماوتەوت نەماوە ئەی دایمە حەزم بە شتێکە کە چوە ئەوژی لاقی بە عشقەوە هەیە تۆ ئیشقندنی بەران بە شتێک ناتوانی بگیتێ بەڵام لەو ئیشا لە بەرلین عەرزمانە بوو هینی ئینارەکە نییە وایرەکەی قەریب و قاچم لێ بکەوێت تەمەنە کەوتم هەر وایە لێشی بکەوتمایە جملە تەپەتێ بوو کاکەمەرە مەڵی ئەوە بێ ڕای کرد لە پشتەوە وایرەکەی لابرد ئینا مل مەشکاوە بۆ بەس ئەوەی کە ئێمە باسیەکەین کاکسیروان لەسەر دوو تەختەی زۆر درێژ بوو بۆ وای کردووە کە کارکتەرەکە زۆر بەرز دەرکەوێت زۆر شتێکی غەریب بێ ینی کارکتەرێکی ئاسانی نەبێت زۆر غەریب بوو ڕاستەکەم وەڵا پێم وای ئیشێکی جوانی ژوو زۆر ئیشێکی جوان بوو کاکسیروان بڕگەیەکی ترمان هەیە لێرەیە بە یەک گوشە جوابی من بەرەوە باشە کەشکۆڵ یعنی کەشکۆڵ ئەمە ڕەنگ هەموو شتێکی تیا بوو نە مناڵ بێبەش بوو نە هونەرمەند بێبەش بوو ینی بۆ هەموو پیرمێر دەگات دانیش بە دیارەوە گەنجێک دانیش مناڵێک دانیش بەنامەی بوو کە شەو ڕۆشتمەوە بە تەکسی تاکە بە سەرعی لێ خڕی ئەموو کاکە سەری ئەمەی کاکسیمان تۆ خۆ دیوتە من خۆم پەلەمانی بەخوا بەزانام و کەسێ سەیرە کرد زۆر بەس کاکسیرامێ بە وشەیەک بڵێ ئەبێ بە وشەیەک مەسەلەن پێناسەی شتەکەم بۆ بەڵێ باشە لێمانی ینی ڕۆح باوکایەتی ینی میهرەبانی یعنی هەمیشە مناڵێک بێ بە 6 ساڵیش بە باوەشتەوە دڵخۆشی یعنی هەناسە کەوتن ینی ئەستانەوە ڕەنگ یعنی جوانی باش زۆر چاکە دەستەکانە خۆش بێ لە نێوان ئەم شتانەیە ئەم دوو پێناسەی توێە کامیان هەڵبژێریت ئایا پێ خۆشە پێ بڵێن سیروان جەمال یان سیرانی کەشکۆڵ وەڵای تێکەڵ بووە بەخوا تێکەڵ بووە بە هەردووشی پێم خۆشە بەڵام پێیچێ بە جیابێڵێ مشکلە من نییە شانۆ یان کامێرە شانۆ چێژێکی تایبەتی هەیە چێوار یا تیپی شانۆی پێشڕەوە کاکسیرانگیان ئێمە شتێکمان نەماوە بۆی کە پرسیارت لێ بکەین بەڵام پێم خۆشە لێرە پەیامێکی خۆت ڕاستە خۆسەری کامێراکە بکەیت هەر کەسێک لە دڵتایە هەر شتێک لە دڵتە لە سروف و بارودۆخی خۆمانە بێ ئایا کەسێکە پەیامەکەی بۆ نێریت حەزەکەین بۆی بنێریت و لە ئێمە بمێنێتەوە بۆ چەندەها ساڵ و ساڵی تریش فەرمووە کامێراکەی و وڵا پەیام ئەوەیە کە ئێمە ڕێزی ئارا و بڵین توانای یەکتری بگرین ڕێزی بەرهەم یەکتری بگرین ئەنی وا نەکەین کە برادێکمان ئیشێکی کرد یەکسەر ڕەفزیکەین یەکتری ڕەفز نەکەین و هیوادارم هیچ وێستانی هاوسەرم و چ باوانی کوڕم هەر لە ژیانە بن بۆی هەر چێژ لە هەموو شتێکیانە ببینم
هەر لە ژیانامێن و هەر بمێنن بۆ وەکت کاک سیروانگیان. ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین، کاتێکی زۆر خۆشمان بردەسەر، یاددارین ئێمە میوانێکی ڕاحسوب بێتین لەلایتەوە. من دڵنیام کە تا سوێنێش دانیشین هەر قسەمان هەیە بە دڵنیاییەوە. شەویشیان ئیستەش بیرمە لە ئاحی کوڕ نەهین بوو غوربەت یا لەمە خانەکە حاجیاغا زۆر سەرمامان بوو. بەڵێ تۆ هین وتان وەرە کاک سیروان فریاکەوەی بەتانێکیان بوو هێنان بارسێکمان چێژێر بەتانێکەوە. ڕاستەکەی ئەزانین چۆنە ئیشکردن لەگەڵ کاک سیروانە کاتەکانی پشتی کامێرە 3 ئەوەی کە نواندن بۆ ئێمە چەند خۆشە، 3 ئەوەنە خۆشترە کە لە پشتی کامێرا بە ئەو هەموو بەسەرهاتە خۆشە. بیرمەوە پێشێک کۆتایی بێن بەسەرهاتی ئەوەش باسکەم کە ئێمە پاسێکمان هەبوو، ئەم پاسە هەم خۆمان پێ گواستینەوە بۆ سەرسێتەوە ئەم شتانەوە، هەم چەند کەسانێک بوو هەنێک لە هاوڕێیان خۆیان چوو بوون بۆ نان خواردن بۆ ناو بازاڕی دەربەنی خان بە پاسەکە و گەڕانەوە پاسیان پێ نەبوو. مەجموعی هاوڕێی ترمان لەوێ هاتمتیان بەدزیەوە پاسەکەیان بردووە و بۆی ئەمان نەزانن. من تەسەوەرم نەکرد کاک سیروان لەگەڵیان نابێت. کاک سیروانتی کاکە گیان ئەم مەوزوعە زۆر زۆر خۆشە، با ئێمە بەردەوام بین. یەک شەومان پێوە بردەسەر. زۆر ڕاست. ڕۆژێکی کەشان وتیان کاک سیروان بە کەس نەڵێ، وتمشیتی نیوەڕۆ قەلێکی زۆر چاکمان بۆیێت. ئێمەش بەرادەری لێ بۆ ڕۆشتەوە پیان و بڕ ڕۆقێکی ساحەتی خۆ وەرگرە. ئیتر منیش هەموویم تێگەیانی یان کاک جەمال و جەمال غەمبار لێرە چاوی ماچەکەم. من مشکلەیەکی گەورم هەیە لەگەڵ مەجای فەنیە ئێستا. من لەگەڵ باشترین دراماتورجی هۆڵەندیا ئیژەکەم، من سەر ئاستی ئەوروپا ئیژەکە بە تایبەتی فەڕەنسا، من زۆر شتی لێەوە فێر بووم. ئێستا کە ئیشێکە بینم هەرچەندەکەم بڵێم بۆ نمونە مخریج ئیژەکات لەگەڵ یا تەمسیلەکەم ناتوانم ئەوی لە دڵمایە بگێنم، ئیتر بێت تەحەمل بکەم. یعنی هەنێک بۆ شانۆش تێبینیم، معنی تێبینی زۆرە. بەڵێ بەڵام قەت تێبینەکانی نام خەت بە ئیشا بێنم بەعکسەوە دەرهێنەریش پێی خۆش نییە تێبینیت زۆر تا نەزۆر تەوا. بەڵام ئەوەیە هیوادارم چۆن کۆمەڵی گەنجی جوان پێیا بووە، کۆمەڵێ بیرۆکی جوان هەیە، بەس هیوادارم سیناریۆ دروست بێت، هیوادارم دەرهێنەری باش دروست بێت، هیوادارم احتیمامی ئەم حکومەتەمان لەگەڵ کەتە تایبەتیەکانە بۆ سینەما و بۆ مەسرحوانە، یعنی ببێ بە کللتور. بەڵام تا ئێستا هونەر لە وڵاتە نەهونەر نە ئەدەب کللتور نییە. جناب شتێکی جوانەوە دوت مام جەلال و ئەو زەمانەی کە ئێوە کەشکۆڵتان کردووە ئێوە حڕ بوون لەوەی کە چۆن مەوازیعەکان باسەکەن چی ئەڵێن چی ناڵێن. پەیامی تۆ چییە بۆ ئەم زڕوفەی ئێستا چۆن بتوانن خزمەت بکەن بە هونەری کوردی بۆی کە بڕۆین بۆ پێشەوە بڕۆینە دەرەوە یا ڕەخنە بە ئیسراحەتی خۆمان بگرین؟ وەڵی سریخان ئەوە پرسیار زۆر هەڵەگرێ. ئەنی بۆ نمونە بێت تۆ سیناریستی باشە هەبێ، دەرهێنەری باشە هەبێ، ئەبێ ئەم هونەرە بێ بە کللتور لە وڵاتەکەدا، ئەبێ سینەما قتاعی خاص و ئەنی چۆن لی دەوڵەتەکە خۆی پارەی بۆ تەشخیصەکە بە لاتێتی چۆن ئیشەکە. ینی و برادەری خۆمان ئێستا کاکدێرین باسی ئیشەکەی کرد، چۆن ئیش ئاوا ئەڕوا، یعنی لەبەروی نەبوو بەخەم لە وڵاتە. ئەگەر نەبێ بەخەم کەس ناتوانێت ئیشکە و لە مەرحلەیە بەوە نابێت تۆ بچیت بڵی بە ڕەفاقەت بە بەڕێزێ بڵی دەوڵەمەنگ بێ بڵی یارمەتیمان بە ئەشیەن زوبیانەیەن، بەڵام ناڕوە ئەمی شەوان ناڕوە. لەبەرەوە بێت بە هەمومان بتوانین هەم بە ئەکتەر و نووسەر و تا ئێستا دوو سینەمامانەوە دووشیان کرد بە ماڵ. ینی لەبەرەوە ئەوە ئەبێت کۆبوونەوەیکی گەوری بۆ پرێ و کۆمەڵێ ڕاوێژکار بێنرێت بیر لەوە بکرێتەوە چی بکرێ بۆ ئەمەوە. جنا پێم خۆش ئەم جوودانە هەیە، ئەمی شانە ئەکرێ، بەڵام هەمووی جوودی جوانی تایە، بەڵام هیچی نابێ ببناغا. ئەوێ هونەرمەند لەو قاڵبە دەرچێت کە لە هەر شوێنەکە ئیشی کردبی بەستنەوە بە حیزبێکەوە بە لایەنێکەوە، ئەمە ئەو لە فەن دەرەچێت، ئەوە لە فەن دەرەچێت، بەڕاستی لە فەن دەرەچێت. من کە تۆ زۆر باسی کەشکۆڵەکەی با یەک شت بڵێم، من کاتی خۆی هەربازم دوجارە باسیەکەم، ئێمە مەشەدێکمان کرد لەسەر سکرتاریەت و جناوی مام جەلال. من 12 شەو تەلەفۆنی بۆ کردم هێرۆخان هیوای چاونەوی بۆ خوازم، وتی خاڵە سیروان چی کردو؟ وتم بۆ، وتی ئەوە چێ؟ وتم نازانم. وەروتی خۆمان وتما کرد ئێوە ناڵنەوە بەرنامەی خەڵکە، ئێمەش ئەوەمان کردووە. بەو شەوە من چووم یەکسەر جەناوی مام جەلال
ڕۆحی شاد بێ یادی بەخێر وتیەوە کەشکۆڵ منیشی هین کردوتم بەڵایی مامەنیانی تر بڵین چی خۆی ئەگەی لێ نەبوو بەو شەوە ئەو کەسی بان کرد و مەسئول کەڵە مەسئولەیە هەشتێکی پێکرد و عەقڵ ناگرێت هەر بەو شەوەش حەلی کرد ینی مینەکەی حەل کرد لەبەر ئێمە بە ئاسانی لە دایک نابێت ئێستا پێم بەڵێن لای کەشکۆڵ کۆرە وەڵای ئێستا ئەوە بکەی کەوڵ دەکەن بە شەرەفم عینەن کەروێشک نییە هەمووی پێ دەڵێ دەست خۆش ئەو وەختەش مەسئولی وەرە چۆن من ناو نابم مۆشتانە ڕەنگ هەریبی بە مەگەڵەوە کەڵە مەسئول و تۆتی دەست ناخۆش بە کە خۆی تێکەوتووە بەیانی هەوڵیاوە زەربە لە خۆم و برادەکانم بە لە هەموو لایەکانە بە تەنیا لایەکنا لەبەرەوە بەڵام ئەو ڕۆحێتە بۆ مەرحەلەیە باش بوو بەس ئێستا ئێمە پێویستمان بە هەماهەنگی هەیە پێویستمان بۆ هەیە ئێمە دانیشین لەگەڵ یەکتریا و داوا لەم دەسەڵاتەمان بکەین کە ئەحتیمامی بۆ هونەر هەبێ بۆ کلتور بۆی کلتور هیچ نەبێت ئەنی پیا عیب بڵێ لەم کلتور لە وڵاتە پارێزراوە نیسە تۆ ئیشێکەکەی درێمایە بشانەیەت خۆ بە درامەکە بەجلی کوردی نابێت بە ئیشێکی کوردی من دایمی باسی وسامان و ڕاکاشەکەم ئەو کابرای لە بەروی نووسەرێکی گەورە بوو زمانزانێکی گەورە بوو و زۆر بە فەلسەفیان نەشتێ نووسی هەموو دەوڵەتی عەرەبی داگیر کردبوو بە درامەکانی هەمووشی جاد بوو یعنی ئێمەش تا سیناریستێکی باش دروست نەبێت تا یارمەتی نەبێت دەعم نەبێ بۆ هونەرمەند ئەوێت کاتێکی گەورەی بێت و ئیتر هیوادارم کەسێکە بێ هاوڕ لە وەزعباتەوە هیوادارم پێم خۆشە بەم وتانەی کاکسیران کۆتایی بە بەرنامەکە بهێنم بۆ ئەوەی کە لە بیر و زێنی ئێوە بمێنێتەوە و ئاوڕێکی جددیتر لە هونەری سینەما و دراما و شانۆ بدرێتەوە و تا بەرنامەی داهاتوو بە یەک شادەبینەوە خواتان لەگەڵ